قۆناغی یەکەمی وەرزی نوێی بالەی خولی نایابیەکانی عێراق دەستی پێکردووە. ئەمرۆ لە شاری هەولێر لە یەکەم ڕۆژی پاڵەوانتەکەدا یاریەکان دەستی پێکرد. ئێستاش بۆ وەرگرتنی زانیاری دەچینە لای پەیامنێرمان حسێن محەممەد لە شاری هەولێر. حسێن سڵاوی خوال لێبێ، ئەمڕۆ پاڵەوانێتێکە دەستی پێکرد، ئەنجامەکانی ئەمڕۆ بەکوێ گەیشت و لە ئێستاشدا یاریەکان چەند یاری لە پاڵەوانێتەکە ئەنجام درراوە؟ سڵاوی خوای گەورە لە تۆ لە تەواوی بینەرانی کەناڵ ئاسمانی پێیان محەممەد. یاریەکانی خولی بالەی نایابی عێراق ئەمڕۆ دەستی پێکرد کە بەسەر دوو کۆمەڵەدا بەشکراوە. کۆمەڵی لە 5 یانی پێکاتوە. کۆمەڵی یەکەمی پاڵەوانتەکە لە شاری هەولێر یاریەکانی بەڕێوە دەچێتن کەوا لە یانەکانی هەولێر و پێشمەرگەی سلێمانی و شورتە و حەبانیە و بەلەت پێکاتوە، بەڵام بەلەت پێش دەستپێکردنی پاڵەوانتەکە لە پاڵەوانتەکە کشاوە. لە ئێستادا یاری یەکەمی پاڵەوانتەکە قۆناغی یەکەم لە نێوان هەردوویانەی شورتە و پێشمەرگەی سلێمانی دوای یاریەکی بەهێز یاریەکە بە کۆتایی هات لە بەرژەوەندی یانەی شورتە بە 3 جێم بەرامبەر بەجێمێک. لە ئێستادا پاشکەمێکی تر یاری نێوان هەولێر و حەبانیە دەست پێ دەکاتن. من دەمێ بۆ زانیاری زیاتر لەسەر یاری یەکەم و بە شێوەیەکی گشتی کاپتن نەوزاد لەگەڵدایە یاریزانی یانەی شورتە. کاپتن توانیتان لە یانەی پێشمەرگەی سلێمانی ببەنەوە، ئاستێکی بەرزیش پێشکەش کرد. سەرەتا بناکۆ میرەبان هەری هەرزانێک هەوڵی زۆربات و ئەنجامی باشی دەبێت و ئاستی باشی دەبێت. ئێمە وەکو یانەی ڕامەدەکاری باشی جەستەیمان کردووە و لە ڕووی یاریزانەکانشان یاریزانی باشن دەتوانن لە یاریەکان ڕکابەری بکەن و ئێمە هەوڵ زیاتر دەدەین لە یاریەکانی داهاتوو کە سەر دەکەین بۆ چوارگۆشەی زۆرن لێ ئەنجامی باشترمان دەبێت. ئێستا ڕاستە برنەوە سەرکەوتن گرینگە، بەڵام سەرکەوتنانی ئێرە خاڵ لەگەڵ خۆمان نابێن بۆ چوارگۆشەی زۆرن. ئێمە ڕاست لەسەر بەهێزترین یاریمان داین و توانیمان بەسەر یانەی پێشمەرگەدا سەرکەوین، بەڵام هەوڵ زیاتر دەدەین لە یاریەکانی تریش دو یاریەکەی ترمان لێرە سەر بکەوین لە کۆمەڵەکانی تریش لە گروپەکان تریش کە بەرەبوریان دەبینەوە بتوان ئەنجامی باشمان هەبێت. ئێمە ئامادەکاری باشە دەکەین بۆ چوارگۆشەی زۆرن لێ ئەنجامی باشمان هەبێت. کاپتن سەرکەوتوبی محەممەد لە یاریەکەی یەکەم لە نێوان دویانەی پێشمەرگەی سلێمانی و شورتە سەرەتا 2 جێمی بردەوە، بەڵام دواتر پێشمەرگەی سلێمانی بە جێمێ گەڕایەوە و نزیک بوو لە جێمی سێمیش لە جێمی چوارەم ئەنجامەکە یەکسان کاتەوە، بەڵام تا دواخولەکەکان پێشمەرگەی سلێمانی 2 خاڵی ئاسانی لەدەستدا و یاریەکەی لەدەستدا. ئێستاش یاری نێوان هەولێر و حەبانیە دەست پێ دەکاتن. محەممەد لە درێژەی چالاكیەکانی ئەمرۆکە ئەو هەواڵانەی کە گرینگە لە شاری هەولێر ڕوویداوە، سەرنگ محسین گۆڵپارێزی پێشویانەی هەولێر دوای ئەوەی 18 ساڵ بۆ یانەی هەولێر یاری کرد ڕووی کردە یانەی برایەتی بە گرێبەستێک و پاشکەمێکی تریش لە کاژمێر حەوت یاریەکانی پاڵەوانێتی شەترەنجی عێراق دەست پێ دەکاتن کەوا بۆ هەڵبژاردننی یاریزانانی هەڵبژاردی عێراقەکە زۆربەی جار پشتی یاریزانانی کورد لەو هەڵبژاردێ زۆر بووە و چاوەڕوان دەکرێت بۆ ئەم جارێش زۆرینەی پێکاتی هەڵبژاردی عێراق پێدێن. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان حسێن محەممەد لە شاری هەولێر کە چالاكیەکانی ئەمڕۆی شاری هەولێری پێشکەش کردین.